بناوی خدای بخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم، خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و بەڕێز و قەدرگران شاد بوومەوە. ئێمە وا لە مەقامی شکرین، هەروە باسی شکری خوددا دەکەین لەسەر ناز و نعمەتەکان. ئازیزانم، بەڕاستی ناز و نعمەتی خۆی گەورە گەلک زۆرە لەسەرمان. ئەخە ئەم ئاەتە وەڵڵاهی ڕاستی فەرمووە کە دەفەرمی وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئەگەر ئێوە بێن نعمەتەکانی خۆی گەورە بژمێرن هەر بە ژمار نایە. ممچینە ئێمە واز بکەین ناز و نعمەت سحەتێکی خۆشە و پارە و سیارە و خانە و ژن و ماڵ و منداڵە، بە ملیۆن بە ملیۆن ناز و نعمەت هەیە هەر هەستیشی پێ ناکەین. بە هەندێکتان پێ بڵێم، ئەو لیکاوەی کە لە دەوتانە کە دەوی شیرن کردوون، دەزانی ئەو لیکاوە کاتێک کە دەنووی ئەو لیکاوە زۆر ئەبێ ئەلەو لەحزەی ئەگەر خوا بە خەبەرت نەینیتن نەڵێتە ئەو زبانە بچووکەی کاکە ئەتو لای هەناسەکەی بگرە بە ئەو لیکاوە زۆرە بستە خوارێ ئەتو دەخنچی، هەموو شەوێ ئەتو مردی، هەموو شەوێ ئەتو مردی. بەڵام هەر ئەوەندە دەزانی شەو بە خەبەر دەی و لیکاوەکەت قوت دەدەیتەوە ئەخەویتەوە. ئەلەو لەحزە بەس خوا بە خەبەر نەینی ئەتو مردووی. ئەو نیعمەتەی زانیوتە هەستت بەو نیعمەتە کردووە. ئازیزانم، بزانە ئەو زبانە بچووکە کە لەگەڵت ئەنجام دەدا هەر ئاگاشە لێ نییە، هەر نازانی زبانێکی بچووک لێرە هەیە چ فەزل و چاکەیەکی لەسەرت هەیە بە ئەمر و ئیرادەی خودای گەورە. ئیتر نازانم باسی چ نیعمەتێکی خوای گەورە بکەم. کلێکانی خۆتان دیتیە بە 24 سعات وەکو موزەخە ئەوە ئاو تەسپیە دەکا و ئاو ڕێک و پێک دەخاتن. ها بڕۆ تەمەشای خەستەخانەی بکە، ئەوەی جمهوری ئەوانەی کە بەستە زمانانە هەفتەی 2 ڕۆژ هەفتەی 2 جاران کلیان دەشۆنەوە بزانە چ عەزابێکدان. ئەو هادەبی لە من جیهازەکەی 3 سعاتی ڕەبە 4 سعات هەتا ئەو جیهازە هەموو کلیان دەشواتەوە، هەتا ئاوی جسمیان لە باتی کلیەکەی ئیشەکەی دەکاتن. ئەزە 2 سۆندەی ئەبێرەوەیەکی شین وەکی سۆر هەر خودی سۆندەکە ناڕەحەتیەکە. ئازیزانم، واللهی خوا ناز و نیعمەتی زۆر بە ئێمە بەخشیوە. بەڵام نازان باسی چ ناز و نیعمەتێک بکەم. ئێستا من ئەو ئاوەی ئەوا دەگرم چەند بە جوانیم گرت. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەو جومکانەم هەیە، ئەو مەفاسیلانەم هەیە، دەیکەواتە بەس ئەو دەستەمان هەردوو دەستمان یان یەک دەستمان بەس ئەو هابایە مەفاسیلی نەبایە ژیانە لێ تاڵ دەبوو، هەر هیچت پێ نەدەکرا هیچ. وەرە کەسێک کە دەستی ئەو هابی بزان چەند سەخت و ناڕەحەتیە، بە حەیاتت فکر لەوەت کردیتەوە ئەو مەفاسیلانە هەموو نیعمەتی خوای گەورەن. جا بە ملیۆنەها ئەو ناز و نیعمەتی کە خوای گەورە دایتە ئێمە. ئازیزانم، هەر نیعمەتێک کە خوا بە توی بەخشیە پێویستی بە حەمد و سەنایەکی گەلک زۆرە. دەزانی نیعمەتی خوا، نیعمەتی چاو لە لای خوا قەدری چەندە؟ جێ لەو فەرموودەی پێغەمبەری بگرن صلى الله عليه وسلم، پێغەمبەری ئازیزمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم دەفەرمێ لە پێش ئێوە لە ئومەتەکانی قەدیم کابرایەکی عابید 500 ساڵ بەس عیبادەتی خوای گەورەی کرد. سبحان الله، 500 ساڵ، 7 عمری ئێمە
دەبەرەوە ماگە زۆر بژین 80 ساڵ دەژین 500 ساڵ دەکە حەفت تەمەنی ئێمە حەفت تەمەنی ئێمە کابرایەک عیبادەتی خوای گەورەی کرد سبحان الله 500 ساڵ بەس ذکر بەس تەسبیحات بەس سوزدە بەس پارانەوە بەس ناوی خوای هینان هیچ کەنا 500 ساڵ دوور لە هەموو گوناح و بێشەرعیەکی سبحان الله دڵی یەک کەسی نەیەشان 500 ساڵ حەقی یەک کەسی نەخوارد مافی هیچ کەسێکی لەسەر نەبوو 500 ساڵ ئەخ گەلک زۆرە بەڕاستی خوای گەورە ئەو عەبدە دەڵێ خوایە نەمرم لە سوزدە نەبی نەمرم ئیلا لە سوزدە نەبی خوا لە سوزدەی ڕوحی دەچێشیتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حاڵی ئەو عەبدەمان لۆ باس دەکات لە ڕۆژی قیامەتی خوا کو حیسابی لەگە دەکات ئەو عەبدەی دەینن بەو هەموو چاکە و ئەو هەموو حەسەنات و ئەو هەموو عیبادەتەی هەیە دەیهێنن بەرامبەر خوای متعال ڕادەگرن خوا جەلە جەلالوه لێی دەپرسی ئەی بەندەکەی خۆم بە چه حیسابت لەگەڵ بکەم بە عەمەلی خۆت یان بە ڕەحمەتی خۆم ئەفەرمی خوایە بە عەمەلی خۆم خوای متعال خوای رب العالمین خوای ڕەحمان و ڕەحیم دووبارە دەکاتەوە لێی دەفەرمی ئەی بەندەکەی خۆم بە چه حیسابت لەگەڵ بکەم بە ڕەحمەتی خۆم یان بە عەمەلەکانی خۆت دەفەرمی یا ڕەب بە عەمەلی خۆم 500 ساڵە عیبادەتت دەکەم 500 ساڵە بە زکر و شکرت دەکەم خوای متعال بۆ جاری سێمیش پێی دەڵێتەوە ئەی بەندەکەی خۆم بە چه حیسابت لەگەڵ بکەم بە ڕەحمەتی خۆم یان بە عەمەلەکانی خۆت ئەفەرمی یا ڕەب بە عەمەلی خۆم 500 ساڵە یەک گوناحم نەکردووە 500 ساڵە یەک فەرمانی تۆم نەشکاندیە 500 ساڵە مافی یەک کەسم لەسەر نییە بە عەمەلی خۆم خوای گەورە دەفەرمی مەلائیکەتینە بڕۆن عەمەلەکانی بینن سبحان الله عەمەلی 500 ساڵی دەینە هەر سلسلەکی ئەوەندەیە بەس عیبادەت هەمووی لە تەرازۆکی دادەنین خوای متعال دەفەرمی بەس نیعمەتی چاوەکانی باوێنت تا تەرازۆکەی کە بەس نیعمەتی چاو نە عەقڵ نە زوبان نە ددان نە قوڕ نە کلیە نە دڵ نە زەرگ هیچ نە بەس نیعمەتی چاوی لۆ باوێنە سەر تەرازۆکەی سبحان الله هەر 500 ساڵ بەشی دوو نیعمەتی چاو ناکە یەکسە هەر 500 ساڵ دەفرێتە ئاسمان و نیعمەتی چاویش قوڕس دەبیتن ئازیزانم واللهی 500 ساڵ عیبادەت نەکا نیعمەتی چاو نەکا شکرانەی چاو ئەی شکرانی زوبانت ئەی شکرانی ددانت ئەی لێوت ئەی بەشن و باڵات ئەی هەموو ئەو هەموو ئەندامە ئەدی ئارد ئاسمان ڕۆژ مانگ ئەستێرە خەڵک ئەوانە هەموو نیعمەتن ئازیزانم ئەمنیەتت خۆشیت ڕێزت قەدرت حورمەتت سەلامەتی هەموو ئەوانە نیعمەتن ئازیزانم کوا سوپاسی ئەو هەموو نیعمەتانە ئەگەر 500 ساڵ بەشی نیعمەتی چاو نەکا بەتەمای چۆن شکرانی خوای گەورە بدەیتەوە لۆی بەڕاستی نیعمەتەکانی خوای گەورە زۆرن لەسەر من بۆی ئینسان دەبی بەردەوام بەرامبەر خوای گەورە خۆی بە زەلیل و زەبون و هیچ بزانیتن بزانی ئەوەندە ناز و نیعمەتی خوا لەسەرە نەکەی سەر هەر برندکەی نەکەی سەر هەر بڕی بەرامبەر خوای گەورە هەر بە زەلیلی هەر بە ئینکیسار هەر بە خوشوع و بە خوضوعی ڕاوەستە بەرامبەر خوای لۆی کاتێک کە نوێژ دەکەی ئەو پەڕی زلت بنوێنە کە تۆ قەرداری خودای گەورەی تۆ زەلیلی خودای گەورەی تۆ منەتباری خودای گەورەی لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتەی پێبەخشیوی ئازیزانم ئێمە ئەو ئینکیسارەمان نییە ئێمە ئەو خۆشکاندنەوەمان نییە بەرامبەر خوای گەورە بۆی بەرز نابینەوە هەر کاتێک خۆشکاندەوە هەر کاتێک هەستت بە زیلت و زەلیلی خۆت کرد بە منەتباری خۆت کرد بەرامبەر خوای گەورە ئەو وەختی خوا بەرزت دەکات ئازیزانم بەڕاستی ناز و نیعمەتەکانی خوای گەورە زۆرن لەسەرمان ئەزانن ئازیزانی من خۆشەویستانی من حتا موسیبەت و بەڵاش پێویستی بە شکرە بچینە برێ مامۆستا موسیبەت و بەڵا پێویستی بە سەبرە نەک بە شکر ڕاستە پێویستی بە سەبرە بەڵام بە شکریشی پێویستە ئێستا پێت دەڵێم لە بەرزی یەکەمین هەر کاتێک بەڵایەکت بەسەر هات هەر کاتێک ناڕەحەتیەک و ناخۆشیەکت بەسەر هات شکری خوا بکە کە ئەو موسیبەتە لە دینت نەبوو هەر لە دنیات بوو لە سیحەتت بوو لە ماڵت بوو لە منداڵت بوو لە شتێک بوو
مهم لدين نبو بس بداخة وخلتي أورو مصيبتي دنيا لا قورة لا مصيبة الدين مع العلم مصيبة الدين قورة لا مصيبة دنيا إما نوج مهندسي نوج بياني مهندسي 25,000 بزر دكن 25,000 يك حفته لضل مع ناس صدري هلا فكر معنا 20,000 دستينوا أو شوني كبزر مان كله دبين بزاين ديري نكوتو أنا مديت بيتن بلا منوجي سبينان تقيسر ماندي أو مشاني تسي عزيزان مشاني أو كمصيبة الدنيا ما لا قورة لا مصيبة الدين كسي كوري نوجناك لا طبيعية لا يشي كوري كافرة لا طبيعية أو قورة مصيبتها بلام أجا ناخويني أجل دوامناك أجا ناس جامعي أجل إنجليزي ناساني أوه زور بي مهمو زور بي شكستيها عزيزان بزانت سي مالياتو وما لهاتو مصيبة الدين ما لا زور بتوبتو مصيبة الدنيا ما لا قورة بسكو إما الدنيا فلسطين عشق الدنيا ولا ضلي داوين بس إما الدنيا ما لا بيش ساوا كواتا يكميشت سباسي خواي قورة بكاي أو كسي كهل مصيبتنا راحت يكل لسرا كأو مصيبتنا راحت لدين الدنيا بلكو تنها لمالي دنيا لدنياتا دوامين سپاسی خوای گەورە بکە ئەگەر تۆ سەبر و ئارام بگری ئەو خوای گەورە ئەجر و پاداشەکی زۆرت دەداتەوە ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغەیر حساب بەڕاستی بەتەئکید ئەوانەی کەوا سەبر دەگرن لە کاتی ناڕەحەتی و ناخۆشیدا ئەجر و پاداشەکی بەبێ حسابیان دەدەینەوە جا بەبێ حساب ئەگەر خوای متعالا برێ بێ حساب دەبی ملیار حەسەنات بیتن ئیدەوە پێخەنی بووی ئازیزان ئەوە پێخەنی بووی بەس بە سەبرگرتن لە کاتی ناڕەحەتیدا ئەتو خاوەنی ئەو هەموو ملیار حەسەناتی دە شکری خوای گەورە لەسەر بکە سێەم شکری خوای گەورە لەسەر بکە لەسەر هەموو موسیبەتەکانت کە لەکن خوای گەورە موسیبەتی زۆر گەورەتر هەیە بە ثانیە خوای گەورە بەوەندەی ئیکتیفای هینا ثانیە خوای گەورە هەر بەوەندەی وازی لێ هینای کەواتە هیچ موسیبەتێک نییە موسیبەتێکی گەورەتریشی لە دوانە بێتن یا موسیبەتێک ئەو خوای گەورە فەزلی لەسەر کردی ئەگەنا موسیبەتی زۆر گەورەی هەیە کە بیتە سەرت بەڵام خوا ڕەحمی پێکردی ئەو موسیبەتە گەورەی نەهینا سەرت کاتێک کە کەسێک کوڕێکی دەمرێ زۆر ناڕەحەت دەبی بەڵام لای خوای گەورە زۆر ئاساییە هەموو کوڕەکانی بە یەک جاری لێ بستینتەوە ژن و ماڵ و منداڵیشی لێ بستینتەوە کەواتە هیچ کاتێک موسیبەتێک دێ موسیبەتێکی گەورەتر هەیە کەسێک زەرەر دەکە ماڵێکی زۆر زەرەر دەکە دەبی سوپاسی خوای گەورە لەسەر بکە لەسەر موسیبەتەی چکە خوای گەورە دەیتوانی ماڵ و منداڵیشی لەگەر بباتەوە لە دەشتی کۆیێ لای گوندەکانی ئێمە ئەم خەڵکی دار بەسەری ما لە گوندێک کابرایەک مام حازیەک کوڕێکی مرد سێ کوڕی هەبوو کوڕێکی مرد لە یەک کە ئەو کوڕی مرد سبحان الله زۆر ناشکری کرد بەڕاستی ناشکری کرد سەد کوفر سەد ناشکری ئەوەندە خەڵق و شێخ و مشایخ و مامۆستا و پیا و ماقول پێیان دەگوت کورە لە خوای بترسێ حازی کورە لە خوای بترسێ کورە ئەو ناشکریە مەکە کورە ئەو ناشکریە وەڵڵا سەرت دەخوا کورە چۆن دڵت دێت و بەرامبەر خوای گەورە ئەوها بکەی کورە ئەخە موسیبەتی گەورەتر دەکۆ هیچ لەو موسیبەتەی گەورەتر نییە هیچ لەو موسیبەتەی گەورەتر نییە لەکنە من سبحان الله ئەدمیم چار پێنج ڕۆژی پێچوو خەر تازیە و مشەوەشیە خەڵکی ئەو گوندانش تەبیعەتیان وایە هەموو خڕ دەبنەوە لە گوندەکەی حازی گوتی کوڕە گەورەکەی کوڕم هیچ ئاردمان نمایە میوانیشمان هەر زۆر دێن بڕۆ ئەو ئاشەی ئەو باراشەی ببە ئاشی ئەو گەنمەی ببە ئاشی بیکەن ئارد و بیهینەوە طبعا وەختی خۆی معلومی جەنابتانە بە حەفت گوند یەک ئاشیان هەبووە ئاشەکەش ئەوان ئیشی دەکرد جا هەستا ئەو کوڕە گەورەکەی فەردەیەکی گەورەی داخسۆری بار کرد لەسەر وراغەکەی و بردی لە بۆ دوو گون لە خۆیان دوور بوو بردی لە بۆ ئاشی کە چوو طبعا درەنگ چوو برێ پاش عەسر بەڕێکە لۆ ئەوەی کە پاش عیشای بگاتێ و بیکە ئاشەکەی برێن گەلمەکەی بکاتە ئارد و بگەڕێتەوە کە چوو دیتی سبحان الله ئاش شکایە وتیان کاکە وەڵە ئاشەکە شکایە یەک دوو ڕۆژیت کاتە چا دەبتەوە و دەچینە هەولێر و ئەوەی چای دەکەینەوە دەبی سەبرت هەبێ گەلمەکەی بەجێ بێ لە سێ چوار ڕۆژکەوەرەوە ئینشاڵڵا گەلمەکە حازرە و کرایتە ئارد ئەویش کە گەڕاوە بەڕاستی پاش عیشایەکی درەنگ بوو
لە دەرکەی نەدا بە کوڕ بێدەنجی برێن وراقەکەی لە شوێنی خۆی دانا و هاتە ژۆری و چۆ غورفەی خۆی بابی زگ سوتا و بابی بەستە زمانیش هاوینە لەسەر بانی دانیشتە لەسەر جێ خۆی خەوی لێ ناکەوی لە تاوی زەرگ سووتانەکەی ئاوری دا و دیتی پیاوەک یەکسەر چۆ غورفەی بووکەکەی کرپەیەکی لە دڵی هات وتی ئەوەی دەبی بووکەکەم خیانەتی لێم کردبی بەڕاستی کارە ساتێکی گەورەیە یەکسەر کوڕە گچکەکەی بەخەبەر هینا گوتی کوڕم هەستە کوڕم چییە بابە کورە هەستە ئەوە براشنەکەت زانیتی و فرسەتی هینایە کە پیاوەکە لە ماڵێ نیە خیانەتی کردە لەگەڵمان یگوتی بابە چ بکەم گوتی هەی نامرد چ بکە ئەوە کراشی کۆم بڕۆ بیان دەبەر گوڵان بیان کوژە کوڕی بێ عەقڵیش بابەکەی گوتی ئەگەر نەکو ئەتوو نەتوانی بیکوژی هەرات ئەم لە پشڕا لێی دەدەم وەڵا باب و کوڕە هات نەخوارێ و کوڕی بێعەقڵ ڕاست بچێ ژۆرێ بەبێ ئەوەی برارە کاکە چێنی یەکسەر هەر برا و براشنێ بدەیە بەرگولان تامان براشی هاوار دەکە کوڕەوە چێ تەقەی دەکا کوڕە چێ گولەم لێ دەدا برایەکە گسکەکەی دەزانی ئەو برای خۆیتی لە تاوان غار دەداتە دەرێ بابی بێعەقڵیش وە بزانی ئەوە کابرایە هەردێ لە پشڕا بیدەیە بەرگولان تامان کە خەڵک خڕبەوە و خەڵک هاتن دیتیان کورە ئەو ماڵە وێران بوو بەڕاستی بەجارێکی وێران بوو ئەو جارە دوو کوڕیت کە و بووکەشیشی لەسەردانە ئەوجا پێیان گوت حازی چەندمان پێگوتی وەڵڵه موسیبەتی گەورەتر هەیە لەکن خوای گەورە سوپاسی خوای گەورە بکە لەسەر ئەو موسیبەتەدا جا عەزیزانم من وەڵڵاهی هەر کەسێک ناڕەحەتێکی لەسەرە دەبی سوپاسی خوای گەورە بکە چونکە ناڕەحەتی زۆر گەورەتر هەیە لەکن خوای گەورە ذاک بەڕاستی ئێمە وەشی گوتم حتا موسیبەتەکانمان ناڕەحەتیەکانمان ئازارەکانمان پێویستی بە سوپاسی خودایی گەورە هەیە لێکەواتە با بەردەوام ئێمە سوپاسی خوای گەورە بکەین یەک ملاحەزەش دەڵێم و کۆتایی پێدەینم هەر کاتێک دیتت خوای گەورە ناز و نعمەتی خۆی زۆرت پێدەبەخشی لەسەر ئەوەی کە هەر گوناحش دەکەی بزانە ماڵت وێران دەبێ ئەمە ئیستیدرازە سەنەستەدریجهم من حیث لا یعلمون بەڕاستی ئەوە ئیستیدرازە پێی دەڵێن هەر کاتێک نعمەتی خوای گەورە لەسەر عەبدێک بەردەوام بوو ئەو عەبدەش هەر گوناحی دەکرد و نەزانی ئەوە فەزڵ و چاکە و گەورەی عەبدەکەی خوای گەورە پێی دەکات نەخێر ئەوە ئیستیدرازە کە زۆر خەتەرە سان زۆر بێ ئاگا دەبی زۆر بێهۆش و مەز دەبی کاتێک وەی لێ دێ کە دەمریتن بەڕاستی زۆر قەرزداری خوای گەورە دەبتەوە جا بۆیە ئەمە ئیستیدراز نەمانگری هەر کاتێک کە ناز و نعمەتی خوا بەسەرماندا باری و گوناحشمان دەکرد بزانە ئەوە ماڵکاولیە دەبی زوو بگەڕێنەوە سوپاسی خوای گەورە لەسەر هەموو ناز و نعمەتەکان دەکەین دێکەواتە باسکردنی نعمەتەکان شکرانەکردنی خوددایە دەی وأما بنعمة ربك فحدث باباسي نعمة كان خواي قورا بكين باس باس گزاري خوابين حتى خواي قورا هم نعمة كمان لو بردوام بكا وهم بأزرو پاداششي قورشمان پي بداتو تاكو ديدارو بابا تيشي تربى خواي قورا تاندس بيرم السلام عليكم ورحمة الله وبركاته. Oh